ئەمڕۆ لەگەڵ پسپۆڕێکی ژنان و مناڵبوون باسی گرفتەکانی سووری مانگانەکەین. میوانداری بەڕێز دکتۆرە کەژان کاومان کردووە کە پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و مناڵبوونە. بەیانیت باش دکتۆرە بەخێر بەیانیت باش دکتۆر ئاوات زۆر سپاس دەکەم بۆ بەڕێزت بژیت. باسی ئەوە بکەین سەرەتا لە کچێکی تازە پێگەیشتووە سووری مانگانە ئەبێت لە چ تەمەنێکەوە دروست بێت دەست پێ بکات و شێوازی دەستپێکی سووری مانگانە چۆنە جیاوازترە لە کاتەکانی تر یاخود شتێکی نۆرمەڵە. بەڵێ بە شێوەیەکی گشتی سووری مانگانە لەژێر چاودێری و کاریگەری کۆمەڵێک هۆرمۆناتەیە کە ئەم هۆرمۆنانە لە ڕژێنەکانی ژێرمێشکەوە دەرەگیرێن و لە تەمەنی 11 بۆ 14 ساڵیدا زۆربەی کچان یەکەم سووری مانگانەیە نەبینن. یەکەم سووری مانگانە کاتێک کە ئەبیندرێت بەدوایەوە لەوانەیە چاوەڕێی ئەوە بکەن کە وەکو هەموو کەسێکی ئاسای هەموو مانگێک سووری مانگانە ببینن، بەڵام لە سەرەتا سووری مانگانە بە تایبەتی ساڵەکانی ئەوڵ بۆی هەیە زۆر ناڕێک و پێک بێت، زیاتر ماوەکانی دوور بێت بە چەند مانگجارێک بێت یان زوو بێت بە پێچەوانەوە. باشە پرسیارەکەم لێرە ئەوەیە ئەگەر کچێک لە چ تەمەنێکا سووری مانگانەی دەستی پێ نەکرد بوو پێویستە پشکنی خۆی تا تەمەنی 14 ساڵی ئێمە چاوەڕێ واکەین کە زۆربەی خانمان سووری مانگانە ببینن، بەڵام ئەکرێ هەتاوەکو تەمەنی 16 ساڵیش ئێمە چاوەڕێ بکەین کە سووری مانگانە نەبینی ئاساییە لە کاتێکە کە نیشانە دووەمیەکانی گەشەکردنی تیا دەرکەوت بێت بەڵێ بوونیم و لە جەستەیە. باش ئەو کچانەی کەس لە سەرەتای تەمەنیان سووری مانگانەیان دەست پێەکە سوورەکە ئەشێ ناڕێک و پێک بڵێ زۆر ئاسایە سوورەکە ناڕێک و پێک بێت هەتاوەکو تەمەنی 18 ساڵی، چونکە ئەو ئافرەتە لەم تەمەنەیە لە گەشەکردنایە بە هەمان شێوە هۆرمۆنەکانی ناڕێک و پێکن. لەبەرەوە ئەگەر هیچ نەخۆشیەکی تریتیانە بێ و هیچ نیشانەیەکی تریتیانە بێ تەنها سووری مانگانەکەی ناڕێک و پێک بێ بە دەر لەو شتانەی کە دیاریکراون بۆ ئەوەی کە قبول ناکرێت کە سووری مانگانە ناڕێک و پێک بێ ئەمە بە ئاسایی دانرێت. ئێوە وەکو پسپۆڕی ژنان و مناڵبوون چ تەمەنێک دیاریەکەن بەوەی کە سووری مانگانە زۆر و یابێت؟ لە خوار تەمەنی 9 ساڵیەوانەیە ئێمە سووری مانگانە بە زوودا ئەنێن و بە تایبەتی لە تەمەنی 6 ساڵی بۆ 9 ساڵی لەو بینە بۆی هەیە تەمەنی سووری مانگانە ببینرێت. ئەمە زۆر دەگمەنە لەو کاتە ئەگەر سپۆر ببین و پشکنینیان بۆ بکرێ باشترە بۆ مناڵانە و چاودێری بکرێن و چەند ڕێنماییەک بە دایک و باوکەکە بیرێ و هەم بە مناڵەکەش بیرێ باشترە. باشە ئەوانەی کە سووری مانگانە ناڕێک و پێکە لە سەرەتای دەستپێکی سوورەکە پێویستەکە بە چارەسەر ڕێک بکرێتەوە؟ نەخێر بە هیچ شێوەیە ئەگەر هیچ گرفتێکی تری نەبێت و هیچ نەخۆشیێکی تری نەبێت ئێمە توانین تەنها چاودێریان بکەین ڕێنماییان بینێ و ئاساییە سووری مانگانەکەیان ناڕێک و پێک بێ. زۆر باشە. سووری مانگانەی ئاسایی چۆنە و نائاسایی چۆن؟ بڵێ سووری مانگانەی ئاسایی لە بینی 2 ڕۆژ بۆ 8 ڕۆژە بێ، واتە 2 ڕۆژ کەمتر نەبێ و 8 ڕۆژیش زیاتر نەبێ. طبعاً لە ئەوڵا کە دەست پێکات ئەتیادیە بە چەند قەترە خوێنێک دەست پێکات یان لەوانەیە ڕەنگەکەی قاوەیی بێت دەردراوێکی هەبێت و بە هەمان شێوە لە کۆتاییشە هەر بەم شێوەیە کۆتاییەتەوە ئەوەی کە بە زۆری خوێنەکەی تیا ئەبیندێت بینی ڕۆژی دووهەم و سێهەمە کە ئافرەتەکە خوێنێکی گەشی باش ئەبینێت ئەمە بە ئاسایی دائەندرێت. واتاگەر لە ئەوڵەوانەیە یەکسەر بە خوێنێکی گەشت دەست پێ نەکات و هەر بەو شێوەش کۆتایینێ ئەمە ئاساییە. بۆ ماوەکەشی 21 ڕۆژ جارێک سووری مانگانە بێت بۆ 35 ڕۆژ جاری ئاسایواتە ئەگەر خانمێک 21 ڕۆژ جارێک سووری مانگانە ببینێ هەر بە ئاسایی داێنین لە ڕۆژی یەکەمی ئەم سووری مانگانی هەتا ڕۆژی دومی سووری مانگانەی داهاتووتری 21 ڕۆژ جارێک بێ ئاسایە یان 35 ڕۆژ جارێک بێ ئاسایە. بە شێوەیەکی گشتی بە عام خەڵگەڵێ 28 ڕۆژ جارێ 28 ڕۆژەکە کە حسابەکە مەسەلەن ئەم مانگە 31ەکە تۆ ئەگەر مانگی داهاتوش 31 بێ ئەو 3 ڕۆژەی لێ دەرکە یەتەڵێ دکتۆرە 3 ڕۆژ دواکەوتوم ئەمە دواکەوتنی پێ ناوترێ ئاساییە. باباز لە وەستانی سووری مانگانەش بکەین. نیشانەکانی بەر لە وەستانی سووری مانگانە چین؟ بەر لە ئەوەی کە سووری مانگانە بۆ هەمیشەی بۆ هەمیشەی بوەستێتەوانێ بە ناڕێک و پێکی لە سووری مانگانەیە دەست پێکە مەسەلەن لەوانەیە بینەکانی زۆر بێ بە 2 مانگ جارێک سووری مانگانە ببینیان بە 3 مانگ جارێک بیبینێ یان بە پێچەوانەوانێ کورتە بێتەوە ماوەکەی لە مانگێکە 2 جار
سووری ماگانە بینێ و بڕی خوێنەکەی کە ئەیبینێت زیاترە بێت ناڕێک و پێکەبێ بەڵێ ئەمە وەکو چەند ساڵێک ئێمە مەبەستمان لە ماگانیە باشە ئەکرێت لە چ تەمەنێکەوە ئەم نیشانانە دەرکەوێتە خانمێک لەکەیە ئەکرێ نیشانەی سەرەتای کۆتایی هاتنی سووری ماگانەی بێت نیشانەکان ئەکرێت لە دەوروبەری 6 بۆ 2 ساڵا دەربکەوێت وەکو تەمەنی خانمەکە وەکو تەمەنی خانمەکە لە سەرەتای چلەکانەوە بۆی هەیە دەرکەوێت ئێمە ئەگەر بڵێن کۆتا ساڵ بۆ ئەوەی کە بە شێوەیەکی گشتی خانمان کەی ئەکەونە ئەوەی کە بۆ کۆتاجار سووری ماگانە ببینەوە تەمەنی 52 ساڵیە بەڵام لە تەمەنی سەرەتای چلەکانەوانێ هەتاوەکو 55 ساڵی ئەم فترێدا ئەندرێت کە ئەگەر سووری ماگانە بوەستێتەوانێ ئاسایی بێت باشە دکتۆرە ئەخشێ خانمێک چەندێک سووری ماگانەی بوەستێ بۆی کە پێی بڵین وەستانی هەمیشەی سووری ماگانە واتە چەند مانگ سووری ماگانە بێت ئەگەر 12 مانگ بێت بە هیچ شێوەیە سووری ماگانەی نەبینی بێ ئەمە ئیترەتوانین ئێمە دای بنین کە ئەمە سووری ماگانەکەی بە شێوەیەکی هەمیشەیی ئەوەستێتەوانە باشە ئەگەر دوای ئەم ساڵە جارێکتر خوێن هەبوو ئەگەر دوام ساڵە جارێکی کە خوێن هەبوو ئەمە بە هیچ شێوەیە بە ئاسایی داینانین واتە ناکرێ بڵێن سووری ماگانە گەڕاوە ناتوانین بڵێن سووری ماگانە گەڕاوەتەوانێ زۆر خانم لە دوای ئەوەی کە سووری ماگانیان وەستاوەتەوە نزیکی ساڵێکە نابینیوە کاتەوە خوێنابینن زۆریان پێخۆشە وازانن گەنج بوو نەتوانێ و بڵێ ئەڵێ سووری ماگانەم بینیوانێ و زۆر ئاسایی بوو لەم کاتەیە پێویستە پشکنینیان بۆ بکرێت و بە تایبەتی سەیری ئەستوری ناوپۆشی ڕەحمیان بکرێت ئەو هۆکارانە دیاری بکرێت کە بۆتە سەبەبی ئەوەی کە ئەمەی بینیوەتەوانێت لەوانەیە هۆکارەکان لە ملی ڕەحمیا بێت یان لە ناوپۆشی ڕەحمیا بێت ئەمە بەهۆی پشکنینەکانەوە دەرەکەوێت لە ڕووی دەرونی لە ڕووی جەستەیی لە ڕووی پێست لە ڕووی هەموو کۆ ئەندامەکانی تر خانمێک کە بەرە وەستانی هەمیشەی سووری ماگانە ڕات چی گۆڕانکاریی بەسەرایەت بەڵێ هەروەکو وتمانی شانەکانی ئەوڵ بە تێکچوونی سووری ماگانە دەست پێکە لە دوای ئەوە ئافرەتەکان هەست بە گڕۆ گەرمایەگەکەن ئەم گڕۆ گەرمایەش هەر بە هەمان شێوە شرد نییە سووری ماگانەکە وەستا بێتەوە بۆی هەیە 2 ساڵ پێش ئەوە دەربکەوێت لە شەوە خەبەریانە بێتەوە ئارەقێکی زۆرەکەنەوانێ نیشانەکانی تری وشکبوونەوەی ناوچەی ناوپۆشی گیانیانە کەوایان لێکات ئارەزویان و هەست بە ئازار بکەن لە کاتی سەررجەییکردنە نیشانە دیور و درێژەکانی وەستانی سووری ماگانە بە تەکید پوکانەوەی ئێسک و ماسوولکەکانە کە هەست بە ئازاری لەشیانەکەن هەست بە ئازاری ماسوولکەکانیانەکەن ئەمیش بەهۆی دابەزینی هۆرمۆنی ئیسترۆجینەوانێ و هەروەها نیشانەکانی میز و میزەڕۆیان تیا دەرەکەوێت کە هەست بە سووتانەوەی ناو لەشیانەکەن لە کاتی میزکردنە یان تووشی ئەوە بن زوو میز بکەن و میزە چورکێ ببن بەهۆی وشکبوونەوەی ناوپۆشی گیانیانەوانێ ئەو خانمانەی کە سووری ماگانیان بە شێوکی هەمیشەی وەستاوە پێویستەکە سەردانی پزیشک بکەن بەڵێ بە تاکید لەکەیە لە سەرەتای هەستکردن بە وەستان و نیشانەکان هەیە خود دواتر ئەو خانمانە طبعاً کۆمەڵێک نیشانیان تا دەرەکەی و کوانەی کە باسمان کرد بێزاریانەکەن یانەوەتانێ بەهۆی ناتەواوی لە سووری ماگانەکەوێ بێ پێی ناخۆشە ئەوەنە خوێن ئەبینێت یان بەهۆی ئەو گڕە و گەرما و لە شەوە ئارەقە کاتەوانێ لەم کاتەیە ئەتوانن سەردانی پزیشک بکەن بۆ وەرگرتنی ڕێنمایی و چارەسەر و بەردەوامبوونی ژیانان چونکە ژیان لە دوای وەستانی سووری ماگانەوە تەمەنێکە بۆ خۆی ئەگەر ئێمە بێنین ئەڤەرێجی ژیان وەرگرین لە وڵاتێکی کە بەعام بەحسی لەسەر کراوە لەوانەیە نزیکی 80 ساڵ ببێ تۆ حسابی کەم ئافرەتە 30 ساڵ بەبێ سووری ماگانە بۆی هەیە بژی پێویستی بەوەیە زانیاری و ڕێنمایی وەرگرێت بۆ ئەو 30 ساڵەی تەمەنی کەماوێتی زۆر باشە ئەمەوێ ئەگامان لە بینەرانیش بێت چکە بەرنامەکە ڕاستە خۆیە پرسیارێک هاتووە لە کۆمنت باسێوا کە لە دوای مناڵبوون تا چەند ئاساییە ئەو خانمە سووری ماگانەی نەبێت بەڵێ کۆمەڵێک هۆکار هەن کە ئاساییە سووری ماگانە دوا بکەوێت یان ناڕێک و پێک بێت وەکو باسمان کرد لە یەکەمە تەمەنیەکانی ئەوەڵی سووری ماگانە کە ئەبیندێت لەگەڵ نزیکبوونەوە لە کۆتایی هاتن دوو هۆکاری ترمان هەیە ماوەی شیرانە واتە هەتاوەکو 12 مانگی یەکەم لە دوای مناڵبوون ئەگەر ئافرەتەکە شیر بات بۆی هەیە سووری ماگانەی دوا بکەوێت یان هەر نەیبینێت یان ناڕێک و پێکیش بێت باش بەڵێ
بابینەوە سەر ئەو کچانەی کە تازە پێئێگەن بەڵێ ئەگەر بەڕێزت باست کرد لە 9 ساڵ بەرەو ژوور ئاساییە سووری مانگان بەڵێ بەڵام بەڕێستەزانی ئێمە وەکو پزیشکی مناڵ حەز ناکەین زۆر بەو زوویەش سووری بەڵێ. مانگانە دروست بێ لە بەرەوەی نەشون مای باڵای نەوەستێت بەتەکید لە 9 ساڵ بەرەو ژوور بەگشتی ئێوە بە نۆرمەڵی دانێن یاخود ئەشێ هەڵوەستێکی لەسەرکەین هەندێک جار دەرمان بەکارێنرێ بۆی سووری مانگانەکە پاک بخرێ و دوا بخرێت بەڵێ بەتەکید ئێمە گەر لە 9 ساڵ بەرەو ژوور هەڵسەنگان بۆ مناڵەکە ئاکرێت بە تایبەتی لا کێشیا و لە باڵایە ئەگەر بزانیت زۆر مناڵەکە وردە نەچۆتەوە سەر دایک و باوکەکەی ئەم سووری مانگانەیەش گەشەی دواخە ئەتوانین لە بینی تەمەنی 9 بۆ 10 ساڵە سووری مانگانەکەی پەک بخێن و بە عیلاجی هۆرمۆنات یارمەتی گەشەی مناڵەکەی بگیرێ باشە کەواتە ئەکرێ ئەو سووری پەک بخرێ ئەگەر بزانیت کاتەکە زۆر بەڵام پێویستی بە هەڵسەنگانە ئەمە بۆ هەموو کەسێک ناکرێت چ جۆرێکە هەڵسەنگانەکە ئەگەر بەرچاوڕوونیەک بین بە هەڵسەنگانەکە بۆ کێش و باڵای مناڵەکە بە تایبەتی لە باڵای مناڵەکە دایک و باوکەکەیان پیان ناخۆشە ئەڵێنەوەمان ویستووە کە لە دوای ئەمەوەی ترگەشە ناکات و هەستەکەی مناڵەکەمان زۆر ماڵای کەم دەرەچێ و کاتێ ئەمە ئەتوانین ڕەنگە ئەو خانمانەی کە سەر نزیکیا بەرەو وەستانی هەمیشەی سووری مانگان ناڕۆن جوان لە بەڕێزت بێ کە باسەکەی بڵێ جا چیمان بۆ کرێگە بچینە لای پزیشک خۆ سوورەکەمان بۆ ناجێڕێتەوە بڵێ ئەو تاقەت و توانایی جاران ڕەنگە نەمابێت بەڵێ چیان بۆ ئەکەن ئێوەکو پزیشکانی ژنان و مناڵ بوون لە کاتی سەردانکردن بەڵێ چارە سەرکردنەکە بە پێی نیشانەکانی نەخۆشەکە یان بە پێی نیشانەکانی ئافرەتەکەی ئەو نیشان چ نیشانێک زۆر بێزاریەکات ئێمە لەسەر ئەوە چارەسەرەکە زیاتر دائنین بە تایبەتی لەو خانمانەیە کە سووری مانگانەکەیان زووتر و پێشوەخت وەستاوەتەوانێ واتە لە پێش تەمەنی 45 ساڵی وەستاوەتەوە ئەتوانین دوو جۆر چارەسەر وەرگرن یان ئەوەتانێ عیلاجی هۆرمۆنات وەرەگرێ بۆەوەی تعویزی ئەو هۆرمۆنانی بۆ بینەوانێک کە ئیتر هێلکەیانەکانی لاواز بۆ دەری ناکات یانەوەتانێ بە چەند ڕێنماییەکی سروشتی بۆ نمونە جگە لە عیلاجی هۆرمۆناتەکان کە ئەما بێت لەژێر چاودێری پزیشکا بێت و نیشانە ماکەکانی عیلاجەکەی پێبووترێ ئێمە چەند ڕێنماییەکی نەخۆشەکە بکەین بە تایبەتی ئەوانەی کە سووری مانگانیان بۆ هەمیشەی نابینن پێویستیان بەوەیە ڕۆژانە وەرزش بکەن بە تایبەتی ڕۆشتن بەپێ بۆ بەهێزکردنی ئیسقانەکانیان و هەروەها بەهێزکردنی ماسوولکەکانیان چکە ماسوولکەکانە پوکێنەوانێ و پێویستمان بەوەیە کە ئاگیان لە وەزنیان بێت ئاگیان لە کێشیان بێت ئەو خانمانی کە جگەرە کێشن وازە جگەرە کێشان بێن و خواردنی سەوزەوات و پرۆتیناتیان زیاد بکەن بۆ بەهێزکردنی ماسوولکەکانیان باشە بابێنە سەر کۆمەڵگە پرسیانی کە لە کۆمنت هاتووە ئەچێک دەوانە پێشکەوتنی سووری مانگانە کێشە نیە پرسیارەکەواڵێت بەڵێ پێشکەوتنی سووری مانگانەیە و کووتمان 21 ڕۆژ جارێک بێت لە یاکەم ڕۆژ بێ بە 2 هەفتە جارێک بنمونە بێ بە 2 هەفتە جارە بە تاکیدەوە پێویستی بە بەڵێ پێویستی بە پشکنینە ئێمەش پشکنین بۆ هۆرمۆنەکانێکرێ بۆ باری نەخۆشیەکە هیچ نەخۆشیێکی پێشووتری هەبووە باش پرسیارەگات تۆ خانمەکە بەداخەوە لە من شێرپەنجەم هەیە و نزیکەی 14 ساڵە سووری مانگانەی نەماوە نیەتی ئەمە هەستەکەی گرفتەکە هی شێرپەنجەکە بە یاخود ڕەنگە تەمەنی لەسەر بەڵێ بە تاکید یەکێک لەو هۆکارانەی کەوا کات سووری مانگانە پێشوەخت بوەستێتەوە کە ئەمە پێوترێ پریمەچور ڤەریان فێلەر بەداخەوانێ لەخۆشی شێرپەنجەی لەژێر کاریگەری ئەو تیشک و کیمیاوەیە کە وەریەگرێت هێلکەیانەکانی پوکێنێتەوە ئومێدوان سەلامەتی بەڕێزیانە ئیندۆمەتریۆسس باس کراوە ئەڵێ چییە و حاڵەتەوەی کە لە سووری مانگانە ئازارێکی زۆر دروست دەبێت ئیندۆمەتریۆسس پەڕینی ناوپۆشی مناڵانە بۆ دەرەوەی مناڵان بۆی هەیە لە خانەکانی تری مناڵانیا بگیرسێتەوانە یان لە ئەندامەکانی تری ناو حەوزیا بگیرسێتەوە بە تەکید مانگانە لەگەڵ سووری مانگانە ئەم خانانەش چالاکە بن هەروەکو خانەکانی ناوپۆشی ڕەحم ئەو ئازارە دروست دەکەن باش پرسیاری دیکە هاتووە بەڵام پرسیارەکان ڕەنگە زۆر ڕوون نبن بەڕاستی بەکارهێنانی دەرمانی ئازارشکێن لە کاتی سووری مانگانە تا چەند ڕێکە پێدراوە لای بەڕێستان زۆر ئاساییە زۆربەی خانمانیان ئەڵێن لەوانەیە نەزۆکمانکە ئەمە دوورە لە ڕاستیەوانە ئاساییە بە حەبی پاراسیتۆڵیان پۆنستان لە کاتی سووری مانگانە بەکارپێنرێت و هیچ زەرەرێکیشی نییە بەڵام بە بڕی خۆی و بە پێی کێشی ئافرەتەکە باش خانمان بەر لە هاوسەرگیری یاخود دوای هاوسەرگیری ئەشی ئازاریان کەم بکات
لە سووری مانگانە لە سووری مانگانەیە بڵێ خۆی باسەکرێت دوای مناڵبوونەوەوانە ڕەنگە ئازار کەم بێتەوە حاڵەتێکی دروستە یاخود تەنها قسێک زۆربەی کچان لە کاتی سووری مانگانەیە ئازاریان هەیە ئەمەش کۆمەڵێک هۆکاری هەیە یەکێک لەو هۆکارانە بۆی گریژبوونی ماسوولکەکانیانەوە هەستە دەمارەکانیان زیاد لە حەد سێنسیتیڤن بەڵام بەعام لە دوای مناڵبوون بە سروشتی و خابوونەوەی ماسوولکەکان ئەم ئازارە کەمەکات ئازارەکە کەمەکات باشە چی زۆر بە پێویستە زانی بە خانمانی گەنجی بڵێ بە تایبەت لەم بەرنامەیە کە گرفتی ڕۆژانت هەیە لەگەڵیان کە ڕەنگە لێک تێنەگەیشتنێک هەبێ لە نێوان پزیشک و چارەخوازانە باشترین شت کە خانمان بیکەن ئەو ڕۆژەی کە ئەکەونە سووری ماگانەوانە کاتێک پێشەوەی بێن بۆ لای پزیشک ڕۆژەکان بنووسن و چەند ڕۆژ لە ناو سووری ماگانەیە ئەبن بینووسن و هەروەها لە چ ڕۆژێکا زۆرترین خوێنە بینین بۆی کاتێکەیەتە لای تۆ بە تەواتی لێ تێبگەی واتە داتایەکی ورد لەسەر حاڵەتی خۆی پێبێت داتایەکی وردی پێبێم ئەمە یەکێک لەو شتانە وە شتێکی تر بەعام هەیە کە زۆر تەئسیر لە سووری ماگانە کات قەلەقی و سترێسە زائیدان کێشی زیایە هیوادارم هەموو خانمان هەوڵ بن دوورکەونەوە لە خواردنی شیرینی و بە تایبەتی کاربۆهایدرێتەکان کە ئەمە زۆر زۆر تەئسیر لە ناڕێکوپێکی سووری ماگانەکە من زۆر دیقەتماوە یعنی زۆربەی نەخۆشەکان کە یانەڵەن دکتۆرە زۆرمان حەز لە شیرینیە هەمویان واڵێن بەداخەوانێ شیرینی خواردن بۆ نەک بۆ سووری ماگانە بۆ هیچ بۆ شتێ باش نییە تەئسیر لە هەموو شتێکەکات خواردنی تەندروست خەوێکی تەندروست وەرزشکردن شەر نیە تۆ بچی بۆ قاعە ڕۆژانە نیم سەعات بە پێ بڕۆ کافیە باشە مەبەستمان وەرزشکردنی دەرەوەی ماڵە ئەوان ناو ماڵ و هیلاکی و ئیشی ناوماڵ بە وەرزشکردن دانرن بەداخۆمە زۆر ئەو سوودەی نابێت کە لە دەرەوەی ماڵەوە پیاسەیە بکەن قاپشتن وەرزشکردن نیەوەڕاستی لە ژوورێکی داخراوجوڵەیەکی کەم یاخود چێژ لێنانێک ئەمە پیاو بێژم بێ جوڵێکی ئۆتۆیتیانی جوڵێکی ئۆتۆیتیانی ڕاستە هیلاکە لە بەیانەوە هەستاوە بەڵام بە تاکید ئەو ڕۆیشتنە سەریعی دەرەوەی ماڵ بۆ ئەو نیو سەعاتە و خۆ هیلاکردن وابێتکەنەوە لە کار و وردەکاریەکانی ڕۆژانە هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی جستەوە زۆر زۆر سوودیان پێگەیەنێ باشە ئەو هەم دیسپرسیاری ئەو کراوەتەوە کە ئەو دەرمانانە بەکاربێ بۆ سووری مانگانە بۆ ئازار بەڕێزت باسە کردە حاڵەتێکی ئاساییە چی بەو خانمە گەنجانەڵی کە تازە سووری مانگانیان دەستی پێکرۆک و کۆتا پرسیار ئەو خانمە گەنجانە طبعاً کۆمەڵە کێشیان هەیە یەکێک لەوانە ئازاریان زۆرە و لە مانگەکانی ئەوڵا لەوانەیە خوێنیان زۆر بێ زۆربیانیان داوای عیلاجی هۆرمۆناتەکەن و داواکەن کە عادەکەیان بۆ ڕێککرێتوانێ من حەزەکەمەمە بە ئاسایی وەرگن ئەگەر سەردانێکی پزیشکیان کرد و هیچ کێشەیەکی نەبوو و زانرا کە هیچ مشکلەیەکی لە هۆرمۆناتیانە تحمل بکەن وردە هەتاوەکو تەمەنی 18 ساڵی و لەگەڵ گەورەبوونیانە و لەگەڵ ڕێکبوونی هۆرمۆنەکانیانە بە تاکی سووری ماگانەکەشیان ڕێگە بێتەوە ئاساییە ئازارشکیان بەکاربهێنن و زۆریش قەلق نەبن کە عادەکەیان بە چەند مانگ جارێک بێت لە ساڵەکانی ئەوڵە زۆر باشە کاتە سپاسی بەڕێستەکەین دکتۆرەکە جان سپاس بۆ ئەو زانیاریوردانەی کە داد بە بینەران